ژیانی ئێمە ئابەم شێوەیە کە ئێستایمان بینی ئەمە جستانە جستانیش لێرە سەختە ئێمە کوێسانین لەم شاخەین لە ناوم جەنگەڵ و دارەیین شەوانە ماڵە و ماڵە کۆبینەوە و دانیشین و قساکەین و بە ڕۆژان مەشغوڵی ئاژاڵ و شتین و ئابەم شێوە ساڵەکە سەرەبەی بە زۆری خواردنی شوێنی خۆمان وڵاتی خۆمان سەرڤەکەین کاتی خۆی هاوینان و بەهاران بازەشت حازرەکەین ئاژاڵدارین ئاژاڵیش بەرهەمی هەیە بە زیاتر لە ئاژاڵ پێیا بێت بەوانە وەکو خواردن کەم لە بازار کەمەکڕین کەم سەرڤەکەین و ئەزانین کە تەندروست نییە مەلەعەزە زۆرەکەین خواردنی خۆمان تەقریبەن وەکو بە کوردی وەک ترخێنە و ماشێن و نازانم دۆینە و هێلکەی کوردی و کەلانە و ئەمە خواردنانە بە زۆری مریشکی کوردی و ئامان وەڵڵاهی ئێمە کە پێی داهاتووین ناخۆش نییە بۆ ئێمە ناخۆش نییە خۆشە وەک ساڵان ئەو بەفرە نییە ئەو ناڕەحەتیە نییە بۆ فرە نماوە ئەجنا لە ساڵی 92 باوەڕ بکە دوو مانگ بەهاریش خەڵک نەیتوانیوە دوورۆکەوێ دێکەی بەفرەکەوا بووە سیارە نەبووە ئیمکانات نەبووە گێسا لەخوا بەزیاد بێسا هەموو دەرگایە سیارەی لێوەساوە ئەنواعی سیارەی لێیە بۆ چوو ئارەزوو لێ بێ ڕۆی خۆشە ناخۆش نییە سەرجان ناخۆش ئەم ساڵە یەکەمە مەگەرەمەوە جستان ماوە بە هیوان ببێ بەفر هێشتا ساڵ زووە تەبیعی هەوا نازانین چۆنە بێ ئەجینا ئینتیزاری بەفری باشەکە بۆی کشت و کاڵەوە بۆی زەرعات و خەڵکی لاگە بۆی ناگرێ بچێتە ماڵان بە حکمیەوەی ئەسە دستانە کەس هیچ ئیشێکی نییە بەشەوە کاتێکی شەوێکی درێژەیە ڕۆژێکی کورد بە حکمیەوە بەشەوە هەر یەکەو لە ماڵێک کۆبن و لە مێژە یاری هەیە دۆمینە هەیە کڵاوێنە هەیە پشکیلان هەیە وەک بزانم دۆمینە لە مێژە هەیە ئێمەش وەک گەنجانی ئاوای مێشەرە و لەگەڵ کوڕووکاڵەکان بەشەو کۆبین و هەر یەکەو شەوە لە ماڵێک بە دۆمینە و بە چەند یاریێکی کوردەواری بەڕێیەکەین بەهۆی ئەوەی ئێستا لە شارەکانە بەهۆی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە موبایل بۆتەوە تۆکارێکی سەرەکی بۆ لە ناوبردنی ئەم یاریە کللتوریانە وەک ئێمەش وەک گەنجانی دێکان هاوڵێین ئەم یاریانە بژێنینەوە نێڵین لە ناو بچێ زیندویانەکەینەوە پشکیلان دۆمینە کڵاوێنە زیزۆ زیزیزی بیزویزەیە بدما أكيه نون ماما أوه من مريوا أني قوم مريوا أني من مريوا أني قوم مريوا أني دين رانو وكسر كمبا أني سرم لبا أني تسم لبا أني كلام الله عليه لتوزيا أعتري حرام الله عليه من مريوا أني دوز مريوا